ئەم خۆت ئەزانی یەکێک لە ئەنسوورە گرنگەکانی پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار بازاری مارکێتین و بە بازارکردنە بابەتی بە بازارکردن و مارکێتینە. جا ئەمانە چەند وڵاتێکی ئەوروپیەوە هاتوون لە هۆڵەندا و ئیسپانیا و ئەڵمانیاوە و ئەمانەش لەمانە حسابیانە لە سۆشیال میدیا کەسوکاریان هەیە لە دامەزرا و کۆمپانیایەکەوە هاتوون زۆر گرنگە بۆ ئێمە لە بەرەوەی شتێکی جوانمان هەیە. هەموو ئەنسوورەکانی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە بوونی هەیە. گەشت و گوزاری ئاینیە، گەشت و گوزاری ڕەشەوەکو مۆنۆمێنتی هەڵەبجە، گەشت و گوزاری کلتوری و مێژووی و خۆشگوزەرانی سروشتیمان هەیە. زۆر گرنگە بۆ ئێمە کە تەنها چاومان لە گەشتیاری عەرەب و ناوەڕاستی باشووری عێراق نەبێ بەڵکو چاومان لە هاتنی گەشتیاری خەلیج و ئەوروپیەکان بێ. گرنگی هاتنی گەشتیاری بیانی لە نەتەوە و زمانە جیاوازەکان بابەتێکی زۆر گرنگە بۆ ئاڵوگۆڕی کلتوری کۆمەڵایەتی ڕۆشنبیری زمانەوانی. تۆ سەرنج بە لە میسر زۆربەی کەسانی کە لە شوێنە گەشتیارەکانی شەکەن زۆربیان زمانی ئینگلیزی ئەزانن، یعنی زۆر جارواکە ئاڵوگۆڕی کلتوری ببێ ئاڵوگۆڕی ڕۆشنبیری ببێ و لە هەمان کاتە ئەم گەشتیارانە دراوی بیانیان پێەیە و کەمە پاڵپشتێکی باشە بۆ کەرتی گەشت و گوزار و بۆ ئەو ناوچانەی کە ڕووی تێئەکەن و پارەکانیان تیا سەرفاکەن. So we are travelers from Germany, from Netherlands and from Switzerland, and we had the chance to have a nice trip here in this region with our caravans, and we saw that this is a very lovely, nice region. We are here in springtime, everything is so wonderful, and we love this region very much. Now today we had the chance to come here to Halabja. Also here we see it's a wonderful surrounding, a nice region, and now we had this stop here to see the monument of Halabja and what happened here in 1988. And of course I remember long ago I saw these pictures also in TV, but it's very different if you are here and see it directly, see what happened here. What big disaster it was, how many families, people, children, old ladies, everybody died. And it's so sad to see all this. And for me the most sad thing is that things like this happen again and again and again, and people don't learn enough from disasters like this, and that's so sad. So we hope for better and more peaceful world for your country, for your region, and also for everybody. بەڵێ ئەڵێ ئێمە مەجموعەیە گەشتیاری ئەوروپین کە هاتوین لە وەرزی بەهارە سەردانی هەرێمی کوردستانمان کردووە لە بەرەوەی وەرزی بەهار هەموو شوێنەکان جوانن بۆ ڕازێنراونەتەوە لە وڵاتەکانی سویسرا و ئەڵمانیا و هۆڵەندا و سەردانی هەرێمی کوردستانمان کردووە. وێزگەی سەردانەکەشمان هاتووی بۆ مۆنۆمێنتی هەڵەبجەڵێ من وەکو خۆم پێشتر معلوماتم هەبوو زانیاریمە بۆ لەو کاتاکە لە 1970 ئەم کارە ساتە ڕوویاوە و زۆر دڵتەنگم بەوە، بەڵام ئەو شتێک کە زۆر من دڵتەنگە کاتو بە بەردەوامی خەمی پێ ئەخۆم ئەوەیە ئەم کارە ساتانە دووبارە ئەبنەوە ناتوانین سوود وەرگرین، یعنی دەرزێکی لێ وەرگرین ئەمریکا ڕوویاوە لە پێشتر و ئەوە تامە بە هەمومان ئەیبینین ئەم کارە ساتانە بە جۆرێکی تر و بە شکڵێکیکە دووبارە ئەبنەوە. Thank you so much.